یەکەم هەواڵتۆ ڕێیا من بڕۆم با من یەکەم هەواڵ بەدیعە دارتاش خانمی شانۆی کوردستان ناوی ئەو پانێڵەیە کە ساز کراوە تۆ ئەبێ بەدیعە دارتاش بناسی بەئاچیدی هەمومان کاتێککە باس لە شانۆی کوردیەکەین بە دڵنیاییەوە ئەبێ کەسمانە بێلەوەی کە بەدیعە دارتاش نەناسین بۆ لەبەرەوەی کە کاتێک ئەو چۆتە سەر شانۆی کردووە کە بەڕاستی ئەو کاتە بۆ خانمێک زۆ قورس بۆ کە لە بواری شانۆیان نواندن کە لەو کاتەیە لە پێش ئەو کاتێک کە شانۆیەک هەبووە پیاوەکان ڕۆڵی ئافرەتیان گێڕاوە ڕۆڵی ژنیان گێڕاوە بەڵام بەدیعە دارتاش خوێندنگایەک بۆ خۆی بۆ ئەوەی کە ژنانی دوای خۆشی بێنە ئەو بوارەوە بتوانن لە شانۆیان کار بکەن کاتە یەکەمین خانمە شانۆکارە با پێکەوە بینەربی سڵاوتان نەبێ ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش ئەمڕۆ لە شاری سلێمانی و بە دیاریکراوی لە پەیمانگەی هونەرە جوانەکانی شاری سلێمانی لە بەشی شانۆ پانێڵێک بۆ خاتوونێکی دیار و مەزنی بواری شانۆ و درامای کوردی ساز دەکرێت کە یەکەم کچە کووردە لە بواری شانۆ و درامای کوردیا کاری کردبێت و لە شەستەکانی سەدەی ڕابردووە یەکەم خوێندکاری کورد بووە یان یەکەم کچ بووە لەگەڵ کچێکی دیکەیە کە خوێندکاری ئەکادمیای هونەر بوون لە شاری بەغدا ئەو کەساش یان ئەو کەسایەتیەش ئەو خاتون هونەرمەندەش هونەرمەند بەدیعە دارتاشە کە ئەمڕۆ پانێڵێک ساز دەکرێت بۆ مێژووی پڕخزمەتی ئەو هونەرمەندە مەزنە گفتوگۆی زیاترەکەم لەسەر پانێڵەکە و پانێڵستەکان بزانین گفتوگۆ لەسەر چیەکەن لەگەڵ زۆر بەڕێز بەڕێوەبەری پانێڵ مامۆستا هانە ئەنوەر کە بەڕێزیان بەڕێوەبەری پانێڵن لە هەمان کاتا مامۆستای فەلسەفان لە بەشی شانۆی پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانی مامۆستاگیان فەرموو بیتێر سلااو دەبێ مامۆستا سلااو لێبێ بژی تۆ سپاس مامۆستاگیان بە کورتی باسێکی پانێڵەکەمان بۆ بکەیت پانێڵەکە پێکاتووە لە چی و چین ئەوانەی کە پانێڵستن و گفتوگۆکان لەسەر مێژووی پڕخزمەتی هونەرمەند بەدیعە دارتاش بەخێر بێن سەرچاو پانێڵەکە لە پێشە سێ پانێڵستمان بانگێش کردووە بە ڕێزان مامۆستا حکمەتندی وەکو هاوڕێی تەمەنی سد بەدیعە هەروەها مامۆستا گەزیزەمان بانگێش کردووە کە باسی ئەزمموی سد بەدیعە لەگەڵ پەروەردەیە دوای ئەویش دکتۆر دڵشاد مستەفا بانگێش کردووە کە باسی ئەزمموی سد بەدیعەکە لە شانۆی کوردیە ئیتر دوای ئەوە ڕێز لێنان و سد بەدیعەش حەزەکەین خۆی بێت دوو قسەمان بۆ بکات چونکە دەمێکە تۆزێ دوورە لێمان بەهۆی تەمەن و بەهۆی تەندروستیاوانێ باشە مامۆستاگیان باس لەوە کرد کە مامۆستا حکمەتەندی هاوڕێی تەمەنی مامۆستا بەدیعە دارتاشە بەس بەڕێزیشت بە هەمان شێوە هاوڕێی تەمەنی مامۆستا نەک هاوڕێی تەمەن بەڵام مێژوویەکتان هەیە بەیەکەوە کارتان کردووە بەیەکەوە هەر بۆ نمونە لە پەیمانگەی هونەرە جوانەکانی سلێمانیە ئێوە چەند ساڵی خزمەتتان هەیە و بەیەکەوە کارتان کردووە ئەگەر یادگاریەک هەبێت بەڕێزت لەگەڵ مامۆستا بەدیعە دارتاشە کە بۆ ئەوە بێ بگێڕێتەوە من کە هەر لێرە دامەزرام لە بەشی شانۆ لای سد بەدیعە بەڕاستی سد بەدیعە وەکو کەسایەتێکی زۆر میهرەبان بوو کەسایەتێک بوو زۆر متەواضع بوو لەگەڵ هەمومانە جیاوازی کەسی نەکردووە تەنها ئامۆژگاری تەنها شتی ڕەسەنی پێئەوتی یعنی هەتا ئێستاش من لە وانەوتنەوەمە لەسەر ڕێچکەی سد بەدیعە ئەڕۆم بەڕێوە تەمەند درێژی بۆ ئەخوازم ئیشەڵا ئەمڕۆ بە زۆر بەسەرکەوتوی پانێڵەکەی بۆ ئەنجامێ بەسەرکردنەوەی ئەم جۆرە کاراکتەرانی وەکو مامۆستا بەدیعە دارتاش هەم جۆرێکە لە وەفا بۆ بوونی کاراکتەرێکی وا لە ناو مێژوو شانۆکەی ئێمەیە دیوێکی تریشی ئەوەیە کە چۆن ئێمە بتوانین لە ئەزمموی ئەم جۆرە کەسایەتیانەوە فێر بین بە تایبەتی کەسێک و کاراکتەرێکی گرنگی وەکو مامۆستا بەدیعە دارتاش کە لە نێوەندی پەروەردەی و هونەری ئێمە ناوێکی زۆر دیارە هاوکات لەگەڵ وای قسەکردنیش بەسەر ئەزمموی ئەم مامۆستای وەکو هونەرمەند هەر بەس بە تەنیا وەکو مرۆڤ سەیری نەکەین لەوەش بڕوانین کە ئەم ئاستی مرۆڤبوونێکی باڵای بڕیوە کە گەیشتوتە ئاستی هونەرمەند بۆیە یەکێک لە خۆشحاڵەکانیش ئەوەیە کە هێشتا خۆیان لە ژیانە ئەم جۆرە کارکتەرانە بە شێوەیەک لە شێوەکان بەسەر بکرێنەوە ئەبێ بە جۆرێک لە خۆشحاڵی بۆ خۆی لە دوایشا جۆرێکە لە هاندان بۆ ئەوانی تریش کە پێیانەڵێن ئێوە هێشتا لە ژیانان نەوەیەکەیە کە دوایەوە هاتووە ڕێز لە ماندوو بوون و ئەرک و هەوڵەکانی ئێوە
هەموو ئەو برایانەی کە وەکو مامۆستا حکمەت بەسودفە لە ساڵێکا دووجار بەندیایە. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ بۆ ڕێزگرتن لە مێژووی کارکردنی مامۆستای خۆشەویستمان مامۆستا بەدیعدارتاش من یەکێکم لە وانەی لە ناو پانێڵیستەکە بەشدارە بم و قسەکردنەکەی من لەسەر بەدیعدارتاش و چەمکی پەروەردەیە کە چۆن توانێتی لە مێژووی کارکردنی خۆیان لە پەیمانگای هونەرە جوانەکان چەندەهانەوە پێ بگەێنێەوە بە شێوازێکی زۆر پەروەردەیانەوە شێوازێکی پەروەردەی هونەری کاریگەرێکی زۆری هەبوو لەسەر خوێندکارەکانی بە خۆشحاڵیەوە من ئەمڕۆیەکێکە بم لەوە هەڵبەتە مێژووی کارکردنی من و مامۆستا بەدیع مێژوویەکی زۆر درێژە ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1970 بۆ 1970 کاتێکە لە پەیمانگای هونەرە جوانەکان بوو. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە سوپاس بۆ پەیمانگای هونەرە جوانەکان، سوپاس بۆ هەموو بەڕێزانەی کە ئەمڕۆ ئامادە بوون لە ڕێزگرتن لە مێژووی مامۆستا بەدیع. هیوادارم ئەم پانێڵە کاریگەری خۆی هەبێ و هەمیشە وامان لێ بێت کە ڕێز لە ئەزموونی کەسانی خۆمان بگرین. دەستخۆش مامۆستا گیان بەس شتێک هەبێت بیرە نەچێتەوە لە ئەزموونی کارکردن تا یان لە ئەزموونی کاری هونەریتانە لەگەڵ مامۆستا بەدیعدارتاش؟ هەڵبەتە لە مێژووی کارکردنی ئێمە ئیشکردن زۆر بووە و هاوڕێتیشمان زۆر بۆ بەڕاستی لەگەڵ مامۆستا بەدیعە ڕەنگە نەتوانویستە بەڕاستە خۆ ئەو شتانم بێتەوە بیت، بەڵام هەڵبەتە لە کاتی پانێڵەکە ڕەنگە زۆر شت بێتەوە یاتم و قسەی لەسەر بکەم. دەستخۆشی لە کورساتەکەم کە هەمیشە لەم مەراسیم و بۆنانەیە ئامادەبوون و تەواویدی خۆیان هەبوو. ئێمە وەکو سەرۆکاتی بەشی شانۆ بە هاوکاری سندیکای هونەرمەندانی کوردستان و ڕێد ئیڤێنت بیرمان لەو کردەوە کە پانێڵێک ڕێک بخەین بۆ مامۆستای بەڕێز و گەورە مامۆستا بەدیعدارتاش بە پانێلیستەکانی مامۆستا حکمەت هیندی و مامۆستا گەزیزا و لەگەڵ دکتۆر دڵشاد. پانێڵەکان کراون لەسەر ئەزموون و کارەکانی مامۆستا بەدیع قسەی لەسەرگێت تا خەڵکی و خوێندکارەکان ئاشنا بن بە ئەزموونی درێژخانی مامۆستا بەدیع تاوەکو لە نزیک بزان مامۆستا بەدیع چ کارێکتەرێکی جوان و بەخشندە و بەوەفا بووە، چۆن توانێتی دەستها بە ژیانی خۆی با لە نێوان شانۆ و هونەرە کە زەمانێک کە ئەو کاتە شانۆ بەڤە بووە بە تایبەتی لەناو خانمانە. ئەمە بۆ ئێمە دەرگایکی کراوە بۆ شانۆکاران کەم توانن نزیکەوە گوێبیستی پانێلیستەکان بن. بەش گرنگەکەی تریشی ئەوەیە کە توانین جارێکتر یادەوەری ئەو کەسە جوانە کارێکتەرە جوانە لە ناو پەیمانگای جاری تر ڕۆحی تیا دروستکەینەوە، ئەو حاڵەتە لە ناو پەیمانگای دروست بێتەوە کە ئەمە مای خۆشبەختی و بەختەوەری بوو بۆ سەرجەم مامۆستایان و بەشەکەمان. لە هەمان کاتە بۆ مامۆستا بەدیعدارتاشی شەوەی کە بینیمان هاتنە ژوورەوەکەی دڵخۆشێکی زۆری پێوە دیار. بەتەکید زۆر بە ئێمە دڵخۆش و دڵنیاشتانەکەمەوە کە بۆ خۆشی دڵخۆش بوو، چکە ئێمە بردمانەوە بۆ یادەوەری چەندین ساڵی لەمە پێشی خۆی و کە حەزمان کرد بەسەرکردنەوەیەکە کە ئازانم ئەمە هێشتا زۆر کەم ئەمەی کە بۆمان کردو بە هیوان بتوانین لە داهاتۆ کاری باشتر و جوانتریش بۆ بە پێشکەشکەین کە هێشتا هەرکەم هەرچێکیش پێشکەشکەین. چۆن بوو بیرتانەوە کردەوە سەرۆک بەشی شانۆ بکەنەوە بە مامۆستا بەدیعدارتاش و ئەو دیمەنە دروست بکەنەوە؟ زۆر کات بیرۆکەکان کە بە مێشکمانایەت بە مامۆسایان هاوکاری یەکتری ئەکەین کە من ئیزافەیەکەم مامۆسایەک لە مامۆستاکە ئیزافەیەکی ترەکە بۆیە بیرمان لەوە کردو کە قەتعکی بۆ دابنینەوەێت جارێک چکە هەمان خوێندکاری و مامۆستا بەڕێزە بووین بیرمان لەوە کردو کە قەتعکی بۆ بە منیشەوە مامۆستا بە تۆشەوە، یعنی ئەمە خۆی خۆش یادەوەرێک هەبوو دڵنیا لەگەڵ ئەن گەڕانمانەوە بۆ زەمانە حەزم کرد کە من ڕۆژگارێکمە هاتم بۆ خوێندکار بووم ئەوە نەبووم مامۆستا بەدیع ئەمە بینیا بۆ لای ئەجامای ئەڕۆژ من بینی سیر بوو. ئێستا من لەو شوێنەیەم لەو شوێنە زاتام قەت وەکو ئەویشم پێ ناکرێت چکە ماوەی ئەو چەند ساڵە بۆ هەموو تەحملەوە بۆ بێ دەرامەتی و بۆ ژیان سەختی و توانی پرۆسەی خوێندن و جوانی و ئەدەب و ئەخلاق و ئیتر ئەو شتانی کە پەیوەندی بە جوانی و لەوام کارکتەرایە ببەخشی بپرژێنە بەسەر ئێمەیە. ئەمە حەزمان کرد بۆی دروستکەینەوەە، حەزمان کرد تەنها بەس قسە نەکەین بەس باس نەکەین، نە نواندنێکی جوانیشی تا دروست بکەین و هەم ئەو هاوڕێ و ئەزیزانی کە لێرەش بوون بتوانن کەمێک ئەگەر بە فۆتۆیەکیش بێ بە قسەیەکی خۆشش بێ بەستەنها ئەوە نەبێ هەر قسەی بکەین و تاو گوڵ بروشێنیشی کەین کە شان لەو جوانتریشە.